بەڕاستی خۆی ئەمە ئەرکی داموزەزگای حکوومەتە ئەرکی ئەو نوێنەرانی حکوومەتی هەرێمە لە دەرەوەکە ئەو هەموو کونسڵخانانە کە لە هەرێمی کوردستان هەیە یاخود ئەو پەیوەندە نێودەوڵەتیانی کە هەیەە کە بتوانن ئەم مێژوە تاڵانی کە خۆمانە هەیە و ئەو ڕووداوە تراژیدیانەی جینۆسایدانی کە هەیە بیان ناسێنن بۆ دەوڵەتانە. ئەمە ئەگەر ئێستا زیاتر لەسەر ئەم بابەتە لە ژوورەوە باسی لەسەر دەکەین کە ئەو هەوڵانە چیە بوو نەتوانیانەکەەوە قەنەعەت بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێن کەوا دان بەم جینۆسایدی ئاشوورەکان بنێ بێگومان لایەنی ئاشوورەکان خۆیان بێگومان لۆبی ئاشوورەکانە لەوێنەدا هەوڵدانی خۆیان نەکردیانە بۆیە لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر هەموو تاکیی کوردیشە کا لەسەر ئەمە بکە. خۆ ئەمەی جینۆسایدی هۆلۆکۆستی یەهودیەکان لە سەرمی نازیەکاندا هەتا ئێستا تاشێکی ئیسرائیلی ئەگەڕێ بە دوای ئەو بەڵگەنامە و بە دوای ئەو تاوانبارانە و دەیاندێن داگدار زۆر دوو نەڕۆی چەند ساڵێکی ڕابردوودایشە لەو تاوانبارانیان گرت و دایانە دادگاوینیان کرد. ئەمە کاری حقیقەت لە ڕاستیدا کاری حکوومەتی هەرێمە، کاری دام و دەستگاکانە و هەروەها کاری تاکی کوردیش ئەم کار لەسەر ئەم بابەتە بکات.